خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەم ئەگیرسێم بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەمە ئەگیرسێم بۆی هەرواکم قسێکم دێتە سەرزاری دەڵێم بیڵێم و ناوێرم لە باسی کورد و کرداری دەڵێم بیڵێم و ناوێرم دز و جەردە و ڕیاکارن نەزان و گێژ و بێعارن لەگەڵ یەکتر دەڵێی مارن دەڵێم بیڵێم و ناوێرم ئەوەی ئێستا کە زۆردارە خەریکی جەور و ئازارە ئەوەی بێ زۆر غەمبارە دەڵێم بیڵێم و ناوێرم ڕەعیەت گەرچی جیرانن خەریکی زەربە لێکدانن بە بێعەقڵێک پەرێشانن دەڵێم بیڵێم و ناوێرم ئەوەی ئاغا و کوێخایە بەدڵ جۆیایی غەوغایە دەزانێ نانی تێدایە دەڵێم بیڵێم و ناوێرم ئەگەر ئاغایە بەدکارە ئەگەر کوێخایە مەکارە ئەگەر مسکینە بێعارە دەڵێم بیڵێم و ناوێرم ئەگەر چی شێخی ئیرشادە خەریکی جەور و بێدادە. سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گوندی مەرگەین لە دەڤەری ئاو ئاوەدانی لە زێدی فانی شاعیرین لەگەڵمان بن. مامە جان چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ باشی؟ یاخوا بەخێری خۆش بیاخۆ ئەوە دەڵێم بۆچی دوکوستاتی دەزان زۆر مامە جان چۆنی؟ باشی؟ بینیمی لێرە لەبەرەو هەتاوەی لەبەرەو خۆرەتاوەی دانیشتووی لەوە ڕەزی دانیشتووی یان دەتەوێ وەڵا دادەبێت تەماشاکەی بۆ ڕزمەرسی دەوێ هەدی کۆن زورێ نابی زۆر چاکە سەرماشە مامە وەڵا سەرماویش کە سەرما دەزان سەرماکەی وانە ڕاستە مامە جەنابەت لەکەیەوە لە گوندی مەرگەی لەکەیەوە وەڵا لەوە تا هەم هەر لێرم هەر لێر بۆلن لێرە لە دایک بووی بڵێ باشە ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی ئەگەر ئێستا بۆ نمونە هاتوو لێرە دانیشتووی بەدەر لە دانیشتنەکەت چی شتێکی تر دەکەی ڕۆژانە ئەمن ئابەچیەوە سەرڵایەک گوێرە بێ کوڕەمان کوڕەکەم لەو بەرن هەم بۆ لەوبەری لە ڕانێن لە ڕانیەن بەڵێ دویان لە ڕانێن و یەکیان سنوانێ دەی تەمە درێژ بن تا دروست باش بن زۆر چاکە ئەی بە مەسەلەی ڕەز و پشت و کاڵوانەوە سەرقاڵی ڕزم هەیە بەرەوەڵا پێ سەرقاڵم چۆ قابێ و بەڕڵای ناکەم باشە ڕزەکەت زیاتر چییە؟ هەنجیرە هەنجیر بڵێ بەس هەنجیرە؟ هەنجیر و هەنا عروسیوە باشە زیاتر لە مەرگەی ئەو خەڵکە بۆ نمونەوەی کە سەرقاڵە بە کشت و کاڵ و بە زەرعەت و مەقسەد ڕەزوانە زیاتر گرنگی بە چه میوەیەک دەدەن چیز لێرە زۆرە ماڵاتیان هەیە و بازێک ڕزیان هەیە و ئەوانەوە پێ سەرقاڵ نەگەشتێک بێ دەیکەن و هەنجیری مەرگەی پێم وایە خۆشە و بەناوبانگیش بەناوبانگم بەزێسا بیسوێن چاسرێرە بیتوێر بۆ هۆکارەکەی چیاوێ باشتر لەوێ خزمەتیان دەکەن و بەدەری کارە ئارەمەکە بە زۆری لەوێ هەمی دوو سەرەبەی هەمن بیان من دەکرێت لە ئێرە سوورە لێرە نام دەڕۆم بڕێنی یانی لەوێ باشتر خزمەت دەکرێت زۆر چاک ئەی مەسەلەی هەنارتان چۆنە؟ وەڵا هەنار لێرەکە من کەمە؟ بۆ فرۆشتنی مەسەلە بڵێ بۆ وابێ مەسەلە لە بێتوێنێ ئێستاشە بەس زیاتر بۆ ئاوی چۆنە لێرە بۆ خۆ دەزانی مەسەلەی ڕەز و میوە و ئەو بابەتانە ئاویان دەوێ ساڵەویشکە سالیە بەخوا بەدەری کارەوە ئاو نەبووە گوێ لێ ئەمە ئەو ساڵەکە توچۆک جوڵەوە دانازێن دەخۆزەژێن و هێن ناسێن ینی پەیوەندی بە ئاوەکەیەوە ئەگەر ئاوی باشە ببێن و بێگومان ڕزقەکەش ڕزقی باش دەبێ هەناریش پێویستی بە ئاوێکی باشێ وەرن زیرۆ نارنی بابە فەراحەتێ دەکەن و مەرداریە دەکەن و
پێویستە ڕاستە ئەوانە هەمووان باشە مامە ئەو ڕەزەی تۆ زیاتر هەر بۆ خۆتانە یان لێشی دەفرۆشن وەڵا لێشی دەفرۆشی نە چۆن بۆ خۆمەدەوەنەوە ڕاستە بەدڵنیایەوە ئەدی ترێ وڵا ترێ ئەوەی بەدەری کابرا دەڵێ ئەوی لەناو باخەکاندا بێ چوونە سەر مێ و شیوە سەقا کابرا دوو میوێ من بەشە خۆی دەبێ نەوە هەموو ڕست بۆ ئەوە هەموو وێرە زۆر مامە لێرە زیاتر ڕەزی بەراوی زیاتریان تێمەکار وڵی بەراوی بەراو بەڵێ ئەی کەی کاتی مێو بڕینە ئەها کاتێەوەی کەم مێو دەبڕن ئەوڕۆ پێما بە نور سلەماون ئێستا بێمڕی باش یعنی ئێستا حالیان کاتی مێو بڕینە وڵات تۆخیانێکی باشە مامە ئەو مێو بڕینە بۆچی باشە یەکێ بە قەوەتە دەبێ بۆری گەورەتر نەگە نەبڕدرێ وری دەبێ ئەگەر نەبردرێ ور دەبێ زۆری دەگرێ بە زور دەبێت بەدەگە بیبڕی تەیەکەی چاتر دەبێت ترەیەکەی ئاوداتریش دەبێت ینی ئاوەکەی زیاتر دەبێت گەشت و حتا بڵین بۆ تامەکەشی بۆ تامەکەشی ئێستا گۆڕاویش هەموو دەبێت کە متور بە ئێستاوە کاین توێرە سەری ئەوی ناوەپریدا هەموو کردوسی متور بە ئیکانی تو بەڵێ بەس لێرە زیاتر لەوەیە هەر لە دەڤەری مەرگەی زیاتر هەنزیر و ترەیەکە زیاتر بێت لە هەناری ئارێوەڵا زۆر زۆرترە باشە ئای چ کاتێک ئێوە تۆ سەرقاڵی ئەو ڕزەی کە پاکی دەکەیەوە کە ئامادەی دەکەی وەرزەکانی مەقسەد پێشەوەی کە کەوتیا ئەوڕۆ بەهار لێ بە خزمەت بکەی ئەگەر خزمەت نەکرێ خزمەت ناکە نادەبی چێری یارنیکەی و نێلی پیس و پۆخەر بێ و باشە لێرە مامەجان باسی چێڵانت کرد لێرە ئەو زەویانە بە چی دەچێڵن زیاتر ئەوەی ئەگەر بیکاتە دەقڵ ئەوە مەشینەهان ئەوەی ئەگەر نەسی کاتە دەقڵ سەڵامە پێمەرە لە ماچێنە ئێستا مەشینێک پەیدا بووە لە ناو ڕزانی دەچێڵێت ئەدی پێشووتر لە ڕابردوودا وابزانام زیاتر بە گاجووت و بەگا ئەوان چۆن ئەم دێنەوانەیە سەر دووتری بوو ئێستا لی نەماوە گاج یەک گای لێ نەماوە یعنی کەواتە کەس بەگای نایچێڵ ئێستا زیاتر مەچینەیە هەر مەچینەیە بەس مامە پێم وایە مەسلەی جوود بەگا زۆر قورس بووە بەڵێ زۆر ئەرێوەڵڵا چونکە دایم ئەو کەسەی کە لەگەڵ لە پشتی گاکان بووە ماندوو بووە دەبواە بزانێت چۆن ڕێڕەوی چێڵانەکەی چۆنە و چۆن ینی زانینی ویستووە عادەی زانین کابە خۆمەکە دوچینە دەزانی ناوەڵە ئەوەش بە زانینە بەڵێ جوتی ئێسران هەبوو جوتی گیان هەبوو باشە مامە ئەو جوتی ئێسران لەگەڵی ئەوەی گایان مەقسەد دەبوات چەند گابایە یعنی مەرز بوو دوو گابیان یەک گابێ هەر دوو گابوو دەبێت دوو بێ دوو ئێسی شەر دوو باشە بۆ دوو ینی مەسەلە قووەتەکەی یا مەسەلە جوانی باشی چێڵانە ڕاستیشی دەچێت لە ڕاستتر بیدەمانانی گاکە لا نادەن نەگە دوو بن گاک بێت لا دەدا بۆم لێدا بۆ لێدا ڕاستە ئەگەر دوودانە بێ تەوازن دەبێ و ڕێک زوو سووتەی لێبوو لە مەگردی دا پۆلیسێکی لێبوو لەکنوان وا بوو باش پێشی جوتی دەکرد بە یەک ئەسپی جا باشە دەبوو بە یەک ئەسپی بزانێکی لێم لای دەخستوی لێم لای دەخست و لێی لە خڕویاڵێ نازەمەڵای ناوەکەش یعنی ئەوە لێزانینی دەوێت بەس مامە پێم وە هەر ئەو کاتی قورستریش بووە ئەو بابەتانە ئێستا ئامێر هەیە مەچینە هەیە ئێستا سام و بێ قەزار ئێستا کابراترەکە وەڵڵا ئارێ وەڵڵا کوڕەنە بابە بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نەدەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە باشی حاڵ گوزەرانت سەرچاوەکانم زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک دەحەما بزانم ئەوە سەرقاڵی ئامادەکردن و چاکردنی قاز و مراونیان گۆشتی مریشکە بڵین مەسلە هەیە مەسلحە نێ وەڵڵا ئەدە باش با لە نزیکەوە بچمە لای ئەوان بە ڕوخسەتت ئەو کاتتان باش چۆنن
خێر بێ باش کاکە باشی تۆ چۆنی؟ بەخێر بێی باشی؟ سەرچاوات پێم بڵێن ئەوە کاک دەحامیش باسی کرد من وامزانی هەر مریشکی مەسلحە و ئەو بابەتانەیە ئەمەیان چییە و ئەوەیان چییە؟ ئەو مراویەوەش قازە کامیان ئەوەیان مراویە مەڵێ ئەوەشیان قازە ئەوشیان قازە باشە ئامادەکردنەکەی چاکردنەکەی مەبەستم چاکردنەکەی لە مریشک ئاسانترە یان قورسرە تر نییە قورسە قورسە زیاتر ئەزێتی دەوێ زیاتر دەبێت چۆن دەڵێ ئاوی بۆ گەرمکەی باشتر تووکە هەر دەوێ بەڵام ئەمە زیاتر هات چۆن دەڵی خوشتی پێوەیە پاکردنەوەی دەبێت دەوێت سیخەکەی لێ بکەیەوە بەڵە بەڵە بێگومان ینی کاتەکەی زۆری دەوێت کاتەکەی زۆری دێ بەڵام هەم خواردنەکەی چێژی زیاترە بەدڵنیایەوە تامی خۆشترە ئەوەنجا فەرقی زۆری لەگەڵ مەسلحەی باشە زۆر چاکە ئەوە وتت مراویە وایە ئەو مراویەیانش ئەویشان هەر بۆ مەسلەی سیخ و بۆ مەسەری لێکردنەوەی سیخەکان کاتی زیاتر دەوێت وایە ئەی بۆ باش تێچکە باش مادەمە وایلات ئەوە چەندی دەوێت تا مەبەستم ئاگرەکەیە بۆ ئامادەکردنەکەی زیاتر ئاگری دەوێت کاتەکەی ئامادەکردن بەڵە بەڵە کوڵانەکەشی زیاتری دەوێت تەبعاان لە مەسلحی زیاتری دەوێت قاس چیرە مراوی چیرە بۆ خۆی تقریبان بە 6 مانگ ئەو جا کاتی خواردنی دێت مەسلحەوانێ مەسلحە بە 2 مانگ پێدەگا و دەردەکرێت لە دەواجیێشتەکەەوە دەیەوێت تەبعاان دەیەوێت سا تەمەنی 6 مانگ زیاترە باش زۆر چاکە با باسی شتێکتر بکەین مەسلەی تام باسما کرد بێگومان ئامادەکردنی قاس یا مراوی یا مریشکی خۆماڵی ئامادەکردنەکەی چۆنێ ئەنی هەیە چۆن دەڵی دەستاوی خۆشە چۆن ئامادەی دەکەی ئێستا تۆ گەر ئەم قازە ئامادە بکەی یان مراویەکە چۆن ئامادەی دەکەی قازە لە دوای پاکردن و کڕوزان و شوێردنەوەی هینی دەکەین چۆن دەڵی بەڕۆنی خۆی هەڵی دەکزێنین جوان سووری دەکەن ئاوی تێ دەکەی بۆ کوڵاننی بەس ئاو خوێ بۆ قاز و مراوی بەس ئاوی خۆی بەکاردێنی سوود لە ڕۆنەکەی خۆی دەبین بەڵە بەڵە شتێکی بۆ بەکارنانی چکە تامی خۆی خۆشترە لە هەموو شتێک ینی پێویست ناکە بەهارات و پیاز و دەرمان شتانەی ناوێت چکە بۆ خۆی تامێکی خۆشی و تایبەتی هەیە پێویستی بە شتانە نییە کە بۆی بەکاربێنی بەس پڵانەکەشی زۆری دەوێت تقریبا پڵانەکەی ئەگەر مەسەلەن نەیخێنا و بۆ خاروشتیوە سعاتونی دەوێت قاسێ پیرترە 2 سعاتی دەوێت یعنی بە پێی تەمەنی قازەکەی ئێستاەوە باڕە زووتر دەکڵێ قازی خەرت ناسکترە ینی ناسکترە بێگومان ناسکترە بەڵام خەرت تامی زیاترە زۆر چاکە باشە وەکو باس کراوە هەرواشە پێم وایە دەڵێن گۆشتاوەکەی ینی چۆن دەڵی بە کوردەکەی بڵین چەلاوەکەی زۆر زۆر تامی خۆشترە لەوەی کە لە چەلاوی مریشکۆوانە هەر بێگومانێ مەگەر قازی لێنین لەو ئەشتانەی لەگەڵ لێنانین چکە گۆشتاوەکەی زۆر گۆشتاوەکەی دەبێتە زۆر بەتامە باشە قەل جیاوازی چییە لەگەڵ قازی هەریەکە تامی خۆی هەیە مەسەلەن زیاتر بۆ ئامادەکردنەکەی تقریبان هەروەکو یەک وایە بەڵام قەل هینی نیە سغی نییە لە کات پاکردنیدا خۆشتر پاک دەکرێت ئاسانترە بەڵام کوڵانەکەشیان تقریبان وەکو یەک وایە بەس ئەویش هەر تامیش خۆشی هەیە تامیان لێک جیاوازە قاز و قەل هەرێکە تامی خۆی هەیە چۆن هەرمیوە تامی خۆی هەیەوەنیە بەدڵنییا باشە تۆ وەکوی لە زۆر ئامادەت کردووە پێت وایە قاز و قەل کامیان تامیان خۆشترە وەڵای من وەکو خۆم قازم پێ خۆشترە بەس تەبیعەتە هەیە قەلی پێ خۆشترە زیاتر خەڵک تابیلی قازیە زۆر چاکەدی ئەو مراویانە وابزانام ئەو مراوی بۆ نیە ئەو مراویانە هەندێک کەس هەیە بۆ نمونە دەڵێ مەبەستمەوەیە تامی مراوی ئەگەر مراویەکە لە ئاوێکی پاک بێ لە شوێنێک بێ فەرق دەکا لەوەی کە لە ناوە هەم مەسەلەی قوڕویان ئەو بابەتانە بێ خاوێنترە بۆنی لێ نابوون ساردی لێ نایە خاوێنە بەڵێ یعنی خەڵک زیاتر پێی خۆشە لە شوێنی خاوێن بێ هەیە تەبیعەتی نایبە ڕاستە تەبیعەتی نایبە گەر شوێنەکە پیس بێت پێی ناخورێ زۆر باشە مەسلەی قاس بەهر بینەوە سەر قازەکەی ئەم قازە ئەگەر پێت وا بێ بە برینجی خۆماڵی برینجی کوردی ئامادە بکرێ خۆشترە یان برینجێکی ئاسایی برینجەکە خۆماڵی بێ و لەتکەنۆکی لەگەڵ بێ و ئەگەر هەبێ گۆشتاوەکە زۆر بێ و قازەکە قەڵەوە بە گۆشتاوەکەی لێنی هەر زۆر خۆشترە ئەگەر ئاگرەکەشی ئاگری داران بێ لەوانەیە جیاوازتر بێ بێگومانەرە وڵاوایە تامی خۆشترە ڕاستە
باشە پێم وایە ئەو مراوی وایە باش ئەو مراویە چەندی پێدەچێت تا پاک دەکرێتەوە وڵا سعاتێکی پێ دەچێت تا پاکی دەکەی و لە توپەتی دەکەی دەیشۆیەوە سعاتێکی پێ دەچێت یعنی ئاسانتر لە مریشکەکەی ناوەڵا قورسترە لە مریشک قورستر لە مریشکەکەی وایە مەسلەی سیخەکانێت یا مەسلەی و ئاوەی کە بۆی ئامادە دەکەی دەبێ ئاوەکە ئاوێکی کوڵی و بێ بۆی باشتر لێبێتەوە مەسەلە دەبێ ئاوی کوڵاو بێ و سیخەکانی جوان لێوە بێ و زۆر بەدڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە بەڕێزت گەیشت بم حەزت لە بەخێوکردنی پەلەوەر و ئەوانە هەیە وایە بە تایبەتی مریشک و کەڵەباب و ئەو بابەتانە باشە لە کێوە ئەو حەزت بۆ دروست بووەکە گرنگجی بە پەلەوەر دەوی بە خێویان بکەی والله حەزەکە چییە هەر لە سەرەتاوە حەزم لێە لە هەموو شتێک لە باغ لە پەلەوەری لە هەموو شتێک حەزم لێە ینی کۆمەڵێک ئەوانە حەزەکەم بۆ خۆم هەر بۆ وەرزی خۆم و هەر خۆشە و لە لادەی چ بکەین ماچاری نەگەر بەدڵنیایەوە بەدڵنیای بابچین ناو ڕزەکەی فەرمو بڕۆ فەرمو پێشکەوت باشە کاک دەحەم ئەی مەسەلەی دەرد و ئەوانە وابزانام لە ئێستا داباوە چۆن پاراستونت چۆن ئاگار لێیان دەبێت پاراستنەکە ئێستا ئەو ژوورە ئەو ژوورە لەبەرینە ئەمە باڕۆکەی ئەو مریشکن تێکەڵاویان ناکەم بەڵام هەموو 26 مانگ لۆقاحیان دەکەم زۆر بۆ تێکەڵاویان ناکەی مەسەلەکە ئەوانە هەموو ئەو ژوورێک کەڵەشێرن ئەوە جیاوازن کەڵەشێرن ئەو جار لەیەک تەمەنیش دانین ئەو جار ژوورەکەش قەرباڵغا ینی دەبێ هەر بەنەوەرە بەریان بۆی تێکەڵاو نەبن بۆی دەردەکەش زیاتر ئەگەر هەش بێ زیاتر بڵاو نەبێت تۆ بەڵێ ناوێرم تێکەڵاویان کەم زۆر ساڵانێک زوو ئەو ساڵانی ڕابردوو کە ئەو دەردی ئەنفلۆزای باڵندە ئەوانە پەیدا بوو زۆریان لە ناوچوونە زۆر یەکجار بەڵام خۆ ناتوانانی لە بنەبڕدا هەر لە نایبەری دەبێ هەر پەیداکە ئەوانەیە وەگەر ئێستا ژەگەر بێ وسە لە نوێ هەمووی بمرێ دەبێ پەیداکەیەوە لادەیەوە چارە نیێگەر مرۆڤ حەزیش لێ بوو هەوڵی بۆ وڵایەتی هەموو کەس لە لادەی حەقا ئەو شتانەی هەبێ لادێ بۆ جوانە بەڵام هەر کەس ئارزوی خۆەتی لەوانەیە هەشە فراغەتی نەبێ مەجای نەبێ یا بۆی نەکرێ بۆی نەڕخسێ زۆر چاکە بابچینە ناو باغەکەی بابچی بینەرانی بەڕێز دیارە ئێمە هەر لە گوندی مەرگەین کاک دەحام موختاری گوندی مەرگەیە بەخێر بێن زۆر بەخێر بێن سەر چاوەکەم دووبارە و دووبارە دەڵێم گوندی مەرگە دووە مەنگاوم شاری مەرگەیە بۆ ئاساری کورد خاوەن بەڵگەیە ڕۆژ ئاوای مەرگا گەورە قەڵایە ئەوە بنیاتی فەڕوح پاشایە سفێر و سەنگەری شێرە مەردانە دۆزەخی سزای داگیرکەرانە سەرچاوی ئاوی مەرگە مختصەر یەکیان حەمامە یەکێکیان کەوسەر یەکیان مەنشورە بەکانیە چاوان یەکیان گەرم کە حەمامی پیاوان لە مابەینیاندا کانیەکەی سەردەشت ئەویش نەهرێکە لە جۆگەی بەهەشت تعریفی مەرگە جێی ناکا دەفتەر دوورە لە عەقڵ و سنعاتی بەشەر بابل لە ناو خۆیدا فرێزەر بچۆ بیبینە نەدیوە ئەگەر ئەمبەر و ئەوبەر کۆشک و تەلارە ئاغا و مەلاو بەگ دانیشتووی شارە دەرماڵ و حەوشەی مێ و هەنارە نمونەی فیردەوسە و باخچەی هەژارە بنیادی کوردە و زانایانی ژیر قەڵەم مەحتەل بوو لە وەسفی هەنجیر تعریفی مەرگە جێی ناکا دەفتەر دوورە لە عەقڵ و سنعاتی بەشەر مەرگە جێڕاوێ بێچوە شێرانە جێی کاکە میر و کاکە شێخانە دوایوان ئاوڕەحمان پاشای بابانی لەگەڵ مامۆستای ژیری بەردەشانی لە باسکە ڕووتی و لە دۆڵێ ئاشی عەلی سەرڕاو بوو ڕاویدا بەشی ئەیاخوا بەخێرێوە جا موختار ئەگەر ئاوا شاعیر بێ و ئەم شعری لەبەر بێ لەوەی باشترەیە کاک دەحەم
وڵی دی باشترەیە بۆ خۆتان زۆر باشە کاک دەحەم بزانم ئەم شیعرە ئیچیەیە ئەوە ئیمامەشوانی گەڵاڵەیە حاجی فەقی ساڵحی مەلا هەباسی لە 1970 بۆ 1970 ئەو شعرەی گوتووە 1970 بەڵا ئەو شعرەی گوتووە نوسخەکەی زۆر نەماوە بەڵام لە بەرمامەوە مادام تۆ حەزی شعرت هەیە فانی شاعریش هەر خەڵکی گوندەیە و ئەو مەزارەکەش سەردانیمان کرد مەزارەکەی لێرێ بێگومان شاعرێکی تایبەت و کەسایەتێکی ڕۆشنبیر و تێگەیشت مەمەندی ڕسوڵاڵی قایم ناسرا و بە فانی شاعیر کەسایەتێکی دیاری لە عشیرەتی میراودەری لە مەرگەی و لەبەری مەرگەش هەم شارەوان مدیری شارەوانی مەرگەش بووە کاتی خۆی بڵێ کاتی خۆی مدیری شارەوانی مەرگەش بوو هەم کەسێکی شاعیر و ڕۆشنبیر بووە ینی بە قسەوە سەب ناکرێ زۆر ڕاست مەمەنداغا فانی شاعیر زۆر چاکە بابینە ناو باسی گوندی بەڕێستان کە مختاری گوندن ڕێژەی دانیشتوانی مەرگە لە ئێستادا چەندە بەڵێ زیاتر لە 400 کەسە ینی لەوەی هەشتا ماڵک 90 ماڵک بێ بە پێی ئامار 96 ماڵە 96 ماڵە زۆر چاکە زیاتر خەڵکی ناوگوند بە چیەوە سەرخاڵن خەڵکی ناوگوند ئەوەی کە موچەخۆر بێ ئەوە ڕۆژانە دەچێت لە بنگری دەوامی خۆی دەکا یاخود هەفتانەی یا دە ڕۆژان بوو هەیە کە ئیشی دەوامی سەربازی هەیە هە دەوامی ڕۆژانەی هەیە لە دایری کشت و کاڵە هەیە لە دایری بەیتەرەی هەیە لە کارەبا هەیە لە دایری ئەوانە خەریکی ئیشی ڕۆژانەی خۆیانن خەڵکی مەرگەش بە تایبەتی مەرگە ئیشی کاری ڕسمیان هێندێکمان مەردار هەیە و حیواوی ماڵانەی کە حیوانداری دەکەن و باقیاتەکەشی مەرگە بە کاری هەنجیرەوە سەرقاڵە زیاتر لانی کشت و کاڵی لانی کشت و کاڵی هەنجیرە و گەنمە بەڵام زیاتر بە هەنجیر ناسراوە زیاتر بە هەنجیر ناسراوە باشە ئەو ناو گوندی مەرگە چەند کارێز و سەرچاوی بڵین ئاوەکەی لە کوێوە دێکانیەکانی چەند کانی لێ پێی بەها ئەوەی کە نووسیون و لای خۆم تۆمارم کردوون هەر لە شوێنێکە کە پێی دەڵێن کارێ زێمام ئەو بکری لە ئاش شێخێکە لە پشت بنگردێوەدی بڵێ هەتاکانی کەرێشتێک کە کارێ زێمە منداغی پێدەڵێن ئەو منداغی فانی 52 سەرچاوی ئایمان هەیە بە ئەوانش بە کارێز و کانی و ئەوانەی کە بەهاراوە ئەوانە زۆر باشە کاک دەحەم پێم وایە بەڕێستان سەرقاڵی باغ و ڕەس و ئەو بابەتانە نا ئێستا لێستادا باسی هەنجیرت کرد وتە زیاتر هەنجیر لێرە گرنگی پێدرێ هەنجیری مەرگەش تامی خۆی هەیە تایبەتە لە ئێستادا ئەم وەرزێ ئێستا حالیان ئەم دارانە پێم وایە بڕاونەتەوە چ کاتێک ئێوە دەیبڕنەوە وە گرنگی ئەو بڕینەوەیە چییە؟ دوو کاتی هەیە ئەمە کە بڕاوە بەهارە هەپای زێزوو بڕیمە کە بەریتەوە بۆ گەڵای وەریوە بڕیومە ساڵەکەی گەرم بوو بەڵام دوای کە سەرما بەسەردەهات نەختێک ماوە بیبڕم نەمڕیوە هەیە ماجی دوو دەیبڕێ هەشە ینی مەرج نییە لە هەمووی لێ کاتی دابێت ئەوەی کە ممزانم لەسەرم خوێن بێتەوانێ کە بەری ئاخر لێ کردەوە گەڵای وەری دەبێ بیبڕی بۆی خۆی ئامادە بکاتەوانێ زۆر چاکە کاک دەحەم لە گوندی مەرگە ئەم زەویانەی کە هەنە زیاتر دێمەکارنیان بەراون ئەوەی کە لە دۆڵەکەیدا هەر هەمووی بەراوە پشتاوەکەشی جێ عەرزی گەنم و دەغڵ و دانیشتوای کەوتۆتە پشتی بەردەقلشی سنوورمان لەگەڵ هەنجیرێ و کونەمارێ و لەگەڵ سێنازیان و بنگرد ئەوەی دەگەڕێتەوانێ زەوی نەرمانمان ینی زیاتر خەڵکەکە سوود لە زەویە بەراوەکان دەبینێ سوود لە زەوی بەراوەکانیش و پشتاوەکانی دەبێت لە ڕۆگەکەش لە بەرەوەی مەرعاکی زۆریشمان هەیە هەتا پشت بنگردی و تاس ئەو گوندێک هەیە کە پێی دەگوترێ پاشێش ئەوە هەر لە مەرعای مەرگەیدایە هەر لە مەرعای بیلا لە مەرعای مەرگەیدایە هەتا کوونەمارە تا سەرڕێ نزیکی هەنجیرێش دەبینەوە سنوورمان زۆرە لێرەوە لەگەڵ سۆفیانە هەڵۆنە شتێکەڵاو دەبینەوە ڕاست ئەو مەرعای کە باست کرد زیاتر بێگومان بۆ ناو خەڵکی گوندی مەرگەیە هەر خەڵکی گوندی مەرگەیە ئەگەر خەڵکیشی دیکەش بێ بەم ساعەدە یاخود جار و ئاساییان ئەگەر بێن ئاساییەکە چۆنەکەی بۆ خۆمان پێویستمان لە بوو مۆڵەتیان خوازیان جار و باریش دێن و یاخود ئەوە دەبێت بەڵام ئەو هینمان نیە لەگەڵ خەڵکی زۆر چاکادی لەلایەنی کۆمەڵایەتیەوە چۆن بۆ مەسلەی ژن و ژنخوازی و تێکەڵاوبوون لەگەڵ گوندەکانی دەوروبەرتان بەڵێ وڵا زۆر باشین و نیوەی مەسەلە بنگرد و سۆفیان و هەڵۆنەوەی خوشکەزای مەرگەن چنارنیەوە خوشکەزای مەرگیان مەرگەکان بوونە خوشکەزای ئەوانمانەوە تێکەڵاوبوون بەڵێ ژن خوازی زۆرە دەلاحی کۆمەڵایەتیمان بەقەوەتە هەر کێشەیەک گیر و گرفتێکە بێ هەموو ئامادەن بە یەکەوە چارەسەری بکەن و یان نەخۆشێکە سەرێشێکە تازەیەکە
شتێکە هەموو سەردانی یەکتری دەکەن و شەوانە دێن دادەنیشین و هەر شەوە لە ماڵک دادەنیشین و قسەی خۆش دەکەین و وەک زاری زاران بڵێ بێگومان بەم زۆر و بەم شێوازە لانی کۆمەڵایەتی و تێکەڵاو بوون ئەوە بەوانەوە خۆشە بەڕاستی تۆ سەردانی ئەو دەکەی ئەوان سەردانی تۆ دەکەن خەڵکەکە ئەگەر هەر مەسەلە کەسێکیش دیار نەبوو دوو ڕۆژان یا ئەو تەلەفۆن بۆ من دەکەم تەلەفۆن بۆیان دەکەم یەکتری دەپرسن ئەوە بۆ دیارنی چییە ینی ئەی بۆ دیارنی دەوەرە شێوەرەم پێم ناکرێت تۆوەرە ئەو شتانە هەیە ینی خۆشە بۆ مەسلەی لایانی هەرەوەزی چۆنە یعنی هاوکاری یەکتریکردن تا چەند لایانی هەرەوەزی گرینگە لێرە ناو گوندی مەرگە من تازە ئەوم چێڵا بە هەرەوەز چێڵامەوەم بۆ خۆشم دەسمە و کوڕەکەم لەگەڵ خەڵکی دەسێتەوانێ و ئەلحەمدلای بۆ هەرەوەزیش ڕوحی ئەومان تێدا ماوە زۆر باشە هەر هەرەوەزەکەش زۆر پێویستە دەکرێت هەر بۆ بەتەنیا هەر بۆ خۆمان خۆش و جاری وا دێن ئەلێرەکانە یەکتری دەبینن دوو قسەی خۆش دەکەن هەر ئەگەر چاومان لێ بۆ یەکێکیشێکی کرد ئەگەر فەراغەتمان هەبێ مەجالمان هەبێت دەچین یارمەتی دەکەین و پێوێ پێمان بڵێ زۆر باشە جا با پێکەوە بچین سەر ئاوەکە لەوێ ئەو ئاوەی کە دێت وا بزان پردێکی لێ ها بەژێر ناویسیە دوو ناوی هەیە پردە ئاویشی پێ دەڵێن و پردە زندێشی پێ دەڵێن لەوێ بۆ دڕون دەکەمەوە ئەدا فەرمو لێرە چەند شوێنەواری لێ ینی وەکو شوێنەواری کۆن دێرین بەڵێ شوێنەواری دێرین ئەمەیان کە هیچ تاریخێکی نازاندرێ ئەوەیان بەڵێ بۆ 1 ملیۆن ساڵ دەگەڕێتەوە بە پێی ئەوەی کە مامۆستا عەبدولڕەقیب و فەڕەنسیەکان هاتن کەشفیان بۆ کرد بەیەکەوە بووین لای من بوون بۆ 1 ملیۆن ساڵ دەگەڕێتەوانێ ئەمەیان خوا کردە ینی سەرەوەشی پردە بەڵێ ئەمە پردە زندەی پێ دەڵێن پردە ئاویژی پێ دەڵێن لەبەرەوەی ئەمە جۆگای پێدا هاتۆ کاتی خۆی جێگای جۆگایەکەی هەیە بەڵێ ئاوی ئاودێریان پێکردو بۆ ڕەزانە بنەکەشی هەر ئاو بووە فەرمو باشە کاک دەحەم جگە لەم شوێنە شوێنی ترمان هەیە کە شوێنەوار بن بەڵێ شوێنەواری تر سەری گەورە قەڵامان هەیە ئەو کەوتۆتە کوێ سەری گەورە قەڵا ڕۆژاوای مەرگەیە کە داخلی مەرگە دەبی بەڵێ کە لە بنگردیەوە دەی دەستی ڕاستە لێرە دەڕۆ دەستی چەپە دوو شاخێکی دوو چوکڵەیە و قەڵایەکی لەسرە هەم شاخی دەوڵەتیاری قەڵاتگەشمان هەیە کە پێ دەڵێن گوندی مەرگەی کۆن واتە زین و پیرۆتە سووری مەرگەی هەیەەوە بەڵام ئێستا لە کەوتۆتە سنووری بنگردی و کۆمەڵی شوێنی دیکەشمان هەیە وەکو قەبرە جوولەکە و وەکو قەبرستانی کۆن و وەکو ئاغەڵ و وەکو شەخص و ئەوانە بەڵام بەعامە وەکو شوێنی لای پێ دەڵێن مەلقرانە پێ دەڵێن مەلەقران ئێستا لەبێ و باشە زۆر چاکە وەک بزانی و زانیاری تەبێ مێژووی ئەم قەڵانە بۆ کەی دەگەڕێتەوە مێژوێ و قەڵایانە ئەو قەڵای گەورە قەڵای زیاتر لە مەرگە لە سەردەمی فەڕوح پاشایەوە ناوبانگی دەرکرد کە 1450 ساڵ زیاتر لەو دەورەیدا پێش هاتنی ئیسلام کە ئەو لێرە پاشا بۆ پاشایەتی کردووە ئەمە قەڵایەکە بەڵام پێشتریش ساسانیەکان لێرە بوون ئاشوریەکان لێرەکانە بوون و پێ دەچێت تەسیری نەک سۆمەرەکان لێرە نەبوون لە بابل بوون بەڵام هێندێک جێگامان هەیە وەکو کوڕکوڕ ئاکۆ کوڕیس مەسەلە ئاسۆس ئەوانە ناوەکەیان ینی ئەوانە لە سەرزاری سۆمەریەکاندا هاتوون لە سەرزاری سۆمەریەکانەوە هاتوون چونکە کۆ واتە چێو کوڕ کوردوو چێو لە سەرێگە دەڵێن کەڵکی کوڕکوڕی یان کۆلارە لێرە لە خەڵکەی وا تێگەندراوە خەڵکە وای زانیەوە کە بڵێن مەسەلە وەک کۆلارەی دەچێت شاخەکە بەڵام شاخەکە تۆزێک لارەوە ئەوە بەلای بنگری داکەوتێتەوە بەلای ڕۆژ ئاوادا پێی دەڵێن پیان گوتووە کێو بەسەرەوە کۆ لارە ینی کێوێکی لارە بەڵێ بەڵێ ئەو شوێنانێکێ باست کرد شوێنەوارانە ئەو شوێنەوارانی کە باست کرد ئێستا کامیان زیاتر چۆن دەڵێ شوێنەوارەکان پێوە دیارەکە قەڵا بووە کە کۆنا ینی شوێنیان ماوە قەڵای فەڕوح پاشا ناوەکە قەڵای فەڕوح پاشا شوورایەکەی ماوە شوراکی ماوە بەڵێ 150 مەتر لە باکوور بۆ باشوورە لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژاواش 53 مەترە دەکەواتە دەگەینە ئەو قەناعەتەی گوندی مەرگە مێژوەکەی زۆر زۆر کۆنە طبعا مێژەکەی کۆنە جارێوە 1400
50 ساڵ لەمەوبەر فەڕۆح پاشا کە لێرە پاشا بووە دواتر پێشتریش وەکو ساسانیەکان وەکو ئاشووریەکان بەڵێ ئەمانە هەموو لێرەکانم نەجا وەکو دیانەتەکانیش دیانەتی جوولەکەی لێ بووە زەردەشتی لێ بووە مەسیحی لێ بووە هەتا کتێب باسی دەکات دواتر دینی ئیسلامە کە ئیسلامات بەڵێ دواتر دینی ئیسلام هاتوو ئێرە فتوحات کراو لە سەدەی لە ساڵی 22 کۆچی ئێرە فتوحات کرا زۆر چاکە با بزانین ناوی مەرگە لە چیەوە هاتووە و ئەگەر من زانیاریمە بێ لە ڕابردوودا ئاوەدانیەکە لە خوارەوە بووە کە داخلی مەرگە دەبی بەڵێ ئاوەدانیەکە پێشتر لە سەردەمی یەکەمی هاتنی ئیسلامدا ساڵی 22 کۆچی هەتا فتوحاتیش کراوە دوای ئەو بەروارەش مەرگە لە خوارەوە بۆ لە قەڵاتگەی پێ دەڵێن زین و دوای ئەوەی هەڵکشاوە بۆ سەرێ و هاتۆ بۆ سەر چاوە ئاویەکان بەنسبەت ئەوەی لەبارەوەی کە مەرگە لە چیەوە هاتووە مەرگە 4 ناوی بۆ دەکرێت 4 ناوی هەیە 4 تعبیریشی بۆ دەکرێت ناوەکانی یەکەم ناوی بە حکمی ئەوەی قەبرستانی یەکجار زۆرە دەڵێن شەڕ و کوشتارێکی زۆری لێکراوە بە مەرگ کۆتایی هاتووە پێشتر پێش زۆر 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 و ناوە زۆر پێش ئیسلامە دووەم ناوی کە مێرگەیە کانی و سەرچاو ئاو مێرگی زۆر بوو و پیان تۆ مێرگە سێم ناویشی کە پیان گوتۆ مەرزین ئەمە عارەبەکان نازانیوە بڵێن مێرگە وەکو بڵێن کاتی خۆی ئێرە مێرگی زینووی بووە بەڵێ لێیان گیەکان کردو بەزی و پیان گوتۆ مەرزین چوارەم ناویشی ناوی کە دەڵێن میرچین هەموو ناوەکان ڕاستن تەواون لە سەردەمی خۆیدا لێک لە دوایەکی هاتوون میرچینەکە ئەمە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەمارەتی بابان کە لە سەردەستی میربداغی کوڕی میر ئەبدالی لێرە میرنشینێک دامەزرا بە ناوی میرنشینی بابان ئەجا لە میرخان بداخی میر ئەبدال بۆ میرخان بداخی و لەوە بۆ حاجی بابە شێخی و لەوە بۆ بەڵێ لەوە بۆ کاکە شێخی کاکە میر و کاکە شێخ و دوایە بۆ فەق ئەحمەدی و کە پێدەگوێت فەق ئەحمەدی دارەشمانێ ئێستا ڕۆستەمی کاکە شێخی مەرگەی دواتر بۆ عەبدوڕەحمان پاشای بابانێ دواتر هەتا بەکرە سووری بابان کە 1850 بۆ 51 میرنشینی بابان کۆتایی هات چین بە چین میرایەتیان کردو ئەم میرچینە لەوەیەوە هات ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسار یە دنیا رەزوی شیرین دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوژدە بردنە گوندەکەمایان لەکەی دڵە هەواری ژیانکردنە هەواری ژیانکردنە بینەرانی بەڕێز دیارە لە ماڵی کاکدەخانی میواندارێکی باشی کردی ماڵی ئاوێ و دەستی ئەوکامانانش خۆش بێکە ئەمتوانیان ئاوێنەوە ئەگیرسیم بۆی هەرواکوم لە دڵەوە خۆشم مەبێ خاکوواری گونداکەی خۆم چووناسی جان و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکوم سڵاو لێ ئەحواڵت چۆنە؟ باش جانەکە تەندروستی چۆنە باش؟ وەڵا بێرەدا دەڕۆیشتم ئەوەی ڕاستی بێت وتیان بنکێکی تەندروستی لێرە وتیان دکتۆر عومەریش لەوێ ئینجا ئەگەر بە ئەرک نەبێت
بزانم کاک دکتۆر عومەر لەوەیە جا کاکە من بۆ خۆم دکتۆر عومەرم یاخوا بەخێر بێن گەورەتان کردین بەخێر بێن سەر چاو یعنی بەڕێستان دکتۆر عومەرن بەڵێ لە خزمەت ئەها ئەی باشە کاک دکتۆر جەنابەت سەرقاڵی چی ئێستا وەڵا جانەکەم ئێرە ئەم بنکە تەندروستیانە بە حەقەت ئێمە کارگوزارمان نییە پاسەوانمان نییە باخەوانمان نییە ئێمە سەرڕای ئەرکە پیشەیەکی خۆمان باشە یعنی هەموو ئەرکەکانی ترمان لە ئەستۆ گرتووە ینی وەک ئەبینی تەواو چۆنەڵی سروشتێکی زۆر ناوازە و جوانمان دروست کردو بە تایبەتی ئێستا چلەی زستانە بەهاران وەرن هەمووی گوڵ و گوڵزار نزیکی 50 مەتر ئەو خەڵکە بە ناو گوڵ و گوڵزارە دێ هەر هەمووی بۆ خۆمان خزمەتێکین باسێکم دێ ئەوە جێگای دەستخۆشیە من دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی یعنی زۆ گرینگە پزیشک سەرڕای کارەکەی خۆی کە دەبینین ئەو خزمەتانە دەکا کە دەبینین خزمەتی ئێرە دەکا ئەوە بەڕاستی هەم گەورەی بەڕێستانە سادەی بەڕێستان دەردەخام خۆی لە خۆیدا پزیشک دەبێ وابێ ئەوە لێهاتووی بەڕێستا بەڵام پێم باشە لە شوێنێک دانیشین باشتر گفتوگۆی بنکە تەندروستیەکە و ئیش و کارەکانی بەڕێز بکەین زۆر باشە فەرموو زۆر چاک فەرموو دەمەوێ باسی بنکە تەندروستیەکەم بۆ بکەی ئەم بنکە تەندروستیەوە لە کێوە دامەزراوە یاخوا بەخێر بێن ڕۆڵی ئێوە بەرزە نرخێن ئەم بەرنامانە لەم بارودۆخانی ئێستاە کە ینی ئالۆزیەکی زۆر هەیە فشاری زۆر لەسەر دەرونی مرۆڤ و مێشکی مرۆڤێ ئەم بەرنامانە ڕۆڵی زۆر باشیان هەیە هەر لە ڕووی تەندروستیشەوە هیوادارین بتوانین خزمەت بکەین زۆر سپاس زۆر جوانە عەزیزی تەواو بنکەی تەندروستی مەرگە ئەتوانین بڵین لە هەشتاکانی سەدەی ڕابردووە هەیە بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەی پێشمەرگە و کە سوکاری پێشمەرگە و گونشینانی کردووە باشە بەڵام دواتر حکومەتی عێراقی ڕوخاندۆتی وەکو تەواوی شار و شارۆچکەکانی تر ئێمە دوای ئێمەش بڵین پێش ئێمەش ڕێکخراوی کلا نۆژەنی کردوەوە ڕێکخراوێکی خێرخوازی من لە ساڵی 2009 هاتم بنکەکە بەشێکی گڵ بوو 2009 بەڵێ بنکەکە ئیشێکی زۆر باشمان تیا کرد لێرەوە زۆر سپاسی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینەکەین کە تەواوی داواکاریەکانیان بۆ جێبەجێ ئەکردین بە حەقەت بنکەکە ئیشێکی زۆر باشمان تیا کرد دواتر ئەم بنکەیە بیری نەبوو بیرمان بۆ لێدا و بەڵێ تاوان یەک دار و سەوزاییتیانە بوو چکە بیر و ئاوی نەبووە ئێرەش مەشروعیاوی نەبووە کاتی تاوان دەستمان کرد بە دارچاندنیش و بنکەکە ئێمە ڕۆژانە وەکو تەواوی ناوەندە تەندروستیەکانی تر ساعات 8 بەدواوە تاوان دەرگای بنکەکە کرێتەوە بورە کاک دکتۆر ساعت کاتژمێر 8 دەکرێتەوە جگە لە تۆ چەند کارمەندی تر لە بنکە تەندروستی تاوان من تقریبا نزیکی 7 ساڵ بەتەنیا بووم 7 ساڵ بەڵێ دواتر دوو پەرستاریان بۆ ناردین بۆی خزمەتی ئافرەتان زیاتر بکەن لە بابەتە نەخۆشیەکانی ئافرەتانە پێویستە بەڕاست بەڵێ تاوان ئێمە بەداخۆ ینی بڵین کارگوزار و پاسەوان و ئەوانەمان نیە بەیانیان بۆ خۆمان دیم کاکەینەوە وەرەقە بڕ هەر بۆ خۆمانین یعنی هەموو شتەکان بۆ خۆتان بەڵێ بەڕاستی وەکەوەی کە ئێستا بینیم سەرقاڵی بەتەکید تا بەسەن نەخۆشەکانیش بەپێی وەرزەکان جیاوازە بەڕاستی ئەمە لە وەرزی هاوینە هەندێک نەخۆشی بابەتی زوچون و ڕشانە و ئەوانەمان هەیە تاوان لێرە ئێمە کە ئەسمانجیان ینی چۆنڵێ پسپۆڕی هەموو بابەتەکان ئەکەین ناچارین ڕاستی شکاوی دێ سوتاوی دێ مەسەلەن حاڵەتی بەربوونەوە و بڕین دێ حاڵەتی حادیسەتی تر جگە لە نەخۆشیەکانی تر ببوورە زیاتر ببوورە زیاتر کام نەخۆشانە ڕوو لێرە دەکەن تاوان ئێرە بۆ خۆی بۆ شوێنێکی سەرەتایی کراوە بەڵێ بۆ بابەتە سەرەتاییەکان کراوە بەڵام ئێمە ئەوەی بەپی توانای خۆمانەوە بتوانین خزمەتیان بکەین دواتە بەڕێیان ئەەکەین تاوان وەکو وەرزەکان پرسیارەکەی بەڕێز فەرموود بەپی وەرزەکان ئەگۆڕ ئێسامە لە بەرزی بەهارە زۆر حاڵەتی ژەهراوی بوونمان هەبووە بە قارچک و چکێرە گەشتیارێکی زۆر ڕووی تێکات مەسەل لە زستانە حاڵەتی بەربوونەوە و کەوتن ئەوە هەیە تر ئەم پەتای وەرزی و ئەم بابەتانە زۆرە ڕاستە زیاتر کاک دکتۆر ئەم بنکە تەندروستیە زیاتر بۆ ناومەرگی یان دەوروبەری گوندەکانی دەوروبەری تەوان خۆی لە ئەسڵا بۆ بنکە بۆ مەرگە دروست کراوە هەرچەند ئێمە زۆر جار بۆ ڕوحێتی ئیشمان کردووە دکتۆر و بنکە ناوەندە تەندروستیەکان مڵکی هەموو خەڵکە بەجدیانە سامە تقریبا بۆ پێویستی فەراغی منتیقەکەش ئێمە کتابمان کرد سوپاسیانەکەین کە کردیانە 24 کاتژمێری ئێستا 24 کاتژمێریە ئێستا نەماوە لە 2011
تقریبا تا 2016 کردیانە 24 کاتژمێری 19 گوند سوودی لەم بنکەیە ئەبینی ینی کەواتە بە گوێری قسەکانی بەڕێزت بێ شەو ڕۆژ گوندەکانی کانی تو ئاوەژێت سنارنێ هەڵۆنە و مەقسەد ئەوە هەمویان بەڵێ بە تاکی اینجا ئێستاش تاپەن لە 2016 ئەو نەماوە مەسەنە خەفا هەمووی هەڵگیراوەتەوە ئێستاش خەڵی هەر بۆ ڕۆحیەتە عەسران دێ شەوان دێ ئێمە بە حکمی ماڵمان لێرەیە و بەڕێز ماڵەکەشتە لێرەیە بەڵێ من هەر ماڵش مێناوەتە ئێرە ئێوە باشتر لایەنە کۆمەڵاتێکەکەشمان بەقوتە یەک دقە بەڕاوەستە یا خولەک بوارمدا کە ماڵەکەت هێناوەتە ئێرە بەڵێ یعنی بۆ خۆت هەر لێرە چۆن دەڵێ مەسلەی هاوسەرگریوانە خێزانەکەت خەڵکی شوێ بۆ خۆی من مەرگم نەبینی بوو کە مەسەن لێرە تەعین بووم تاوان خێزانیشم لە ڕانێ بوو خێزانم لەگە خۆما هێناوە بۆ ئێرە بەبەستم خێزان بە ئەسڵ خەڵکی مەرگێ من هێناوە مشکینە نییە تۆ بە دوای کەوتوی نۆرماڵە زۆر ئاسایە زۆر ئاسایەوان لە خۆشەویستیمان بۆ خەڵکی دەیەکە بۆ خەڵکی دەڤەرەکەی ئمە ماوەی نزیکی 14 ساڵە لێرە ماوینەتەوە بە حەقەت لە 2009 تقریبان بەڵێ بە تاکید ئەی خێزان پیشەی چییە؟ خێزان مامۆستا سپۆڕ ئینگلیزیە ئەویش سپاس بۆ لە مەکتەبەکەیە ڕۆڵێکی باش ئەوش هەر لێرە ناوگوندە بەڵێ خزمەتێکی گەورەی دەیەکە ئەکا زۆر چاکە ئینشاءالله هەمیشە تەندروست باش و تەمەدرێژ دەبن زۆر چاکە کاک دکتۆر باباسی لێرە بینیم مەسلەی جوانکاری بنکەی تەندروستی ئەنی لێرە زۆر جوان ڕازاوەتەوە لێرەوە گوڵ و گوڵزار و ئەو بابەتانەی مەقسەد زیاتر دەبینین جوانە لایەنی ژینگە لەگەڵ تەندروستی تا چەند گرینگە یعنی هەم ڕۆڵی ژینگە لەگەڵ تەندروستی خۆی بە تاکید ئێستا ژینگە پرسێکی نێودەوڵەتیە یعنی تەواوی حکومەت و ناوەندەکان ئیشی زۆر جدی لەسەر ئەەکەن تۆ ببینە لە ئەفریقا خۆڵبارین ئەگەبێ ئێمە لێرە بەدڵی هەڵی ئەوان ئەدەین ئێمە بە مەبەست زۆر بە مەبەست ئیشمان لەسەر کردو زۆر بە جدی ژمان لەسەر کردو هەم خۆمان هەم گروپمان هێناوە هەم گروپمان دروست کردووە و هەم بەردەوامیش ڕێکخرا و خەڵکی چالاکی مەدەنی بواری ژنگەمان هێناوە مە لە 2020 نزیکی 6,000 بە ڕوومان چاندۆ لە تەواوی سنوورەکە 6,000 بەڵێ ئەمە وەکو کۆی دەڤەرەکە بەردەوام مەساحە لە هەڵمەتەکانە بەشدار بووین لە بەتایبەتی لە قوربانە کۆ خەڵکە شت سەرە بڕێمە هاوکاریان بووینە ژینگە دۆستان وەکو بنکەکەش وەکو باسم کرد بنکەکە خۆم خێزانم بەشێک لە گونیشینانیش تەواو هاوکارمان بوونە بە تایبەتی بەهاران وەرن بەهاران ئێرە هەرم گوڵ گوڵزارە یعنی خەڵکێک ئەو پەیوەندی نێوان نەخۆش و دکتۆر بۆ بە پەیوەندیشەوەی ئەم لە قەگوڵە چۆن ئەڕێ ئەم دارە چۆن ئەڕ بۆ لایانی دەرونی نەخۆشیش گرینگە کە نەخۆش دەبینێت دیمەنێکیاوە جوان دەبینێت تاکید سروشتێکی زۆر ناوازێ زۆر جوانە یعنی ژینگەیەکی چۆنەڵێ باش هەناسەیەکی پاکەڵم ژیتۆ کاریگەری لە زۆر لەسەر تەندروستی مرۆڤ هەتا لە بابەتی کۆڕۆنا ئێمە بینیمان ئەو شوێنانەی کە سەوزایی زۆرە ئۆکسیجینی زۆرترا بەڵێ بە تاکید یعنی ئێستا تۆ دیقەت دەدار ئەڵێ ئۆکسیجینی 100 کەس ئەدا بۆ ماوەی ساڵێک باش ینی حساب کە کارگەیەکی ئۆکسیجینە تۆ دروستی کردووە کەواتە پێویستە بە بەردەوامی کەسانی وەک بەڕێست و ڕێکخراوەکان و مەسلەی ژینگەوانە گرنگی بە سەوزایی بدەن و گرنگی بە چاندن بدەن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە بتوانین چۆن خزمەتی بکەین وابزانم نەخۆشمان بۆ هات وایە ئێدە زۆر چاکە بابێن بۆی کاتی بەڕێز شتان نەگرین بەڵام من دوا پرسیارم ئەوەیە وابزانم لێرە پرسیارم کرد لێرە گۆڕی شاعیر و کەساتێکی ڕۆشنبیر و چۆن دەڵێ دیار شاعیر فانی هەیە وایە نازە ماوزەم کەوتۆتە کوێ گۆڕەکەی دڵخۆشین بنکەکەمان جیرانی فانین فانیە گرینگە زۆر تایبەتێکی گەورەیە بەڕاستی ئێستا فانی دکتۆر جان فانی ئەگەر لە سەرووی مەحوی و نالی و وەفایی نەبێت لە ئاستیوانە بەڕاستی چونکە فانی تایبەتمەندێکی هەبوو بۆ خۆی لە عەشیرەتی میراودەلیە بەڵام هەمیشە وەکو کەسێکی سادە بەرگری کردووە لە کەسانی چۆن دەڵێ جوتیار لانی کۆمەڵاتی بەقووەت بووە ئیدی فانی زۆر تایبەتە ئێستامە باسی ژینگەمان کرد فانی ڕۆڵی زۆر باشی لە ژینگەیە هەبووە ڕۆڵی زۆر باشی لە پەرەپێدان بە خوێندن و لە هەموو لایەنە کۆمەڵاتیەکان زۆر باسیەکەی نەگە دەرفەت بوو زۆر چاکەی زۆر باش زۆر
خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دڵەوە خۆشم ماوێ زۆر چاک. خوارێ خۆش طبعا فانی ئەتوانین بڵێن مڵکی نەتەوەی ینی بەڕاستی ئەبوو حکوومەت گرنگی زۆری بێرەدا بەدڵنیایەوە هەرچەند یەکێک لە نەوەکانی بەڕاستی نۆژەنی کردوتەوە بۆ جاری دووەمە نۆژەنەکرێتەوە شعرەکانیشی بەڕاستیڵی بۆ ئێستای بتووە ڕاستە ینی شعرەکانی زۆر خۆماڵی و زۆر شتی جوانن بە حەقەت ئەگە دوای بە خۆتان تەسویریکەن و پیشانی بینەرانی خۆشەویستی دەن تامان شتێکی زۆر تایبەت و دیوانێکی گەورەی هەیە چاپی تازی ئەم ساڵ دەرچووە دیوانەکەشی بەدڵنیایەوە شارێکیشی دەخوێنینەوە بەتاکی بەتەنگی تۆ هەر تایبەتەوە ڕاستی دەستە خۆش بێ ئەوە چییە کاک دوکتۆر؟ ئەمەیان بەدەل حەجە ئەمە یەکێک لە کچەکانی بەناوی ڕەوشن خان کە کەسایەتێکی زۆر ڕەوشن بەڵێ لە کوێدا دەنیشێ ڕەوشن؟ ڕەوشن خان بۆ خۆی لە هەولێرە لە هەولێرە بەڵێ طبعا ئەم بەدەل حەجەی بۆ کردو و گرنگیەکی تایبەت بێرادا و گرنگی تایبەت بە خەڵکەکەشدا بەڕاستی لە خۆشەویستی باوکی بە حەقەت بێگومان فانی یەکێکش بۆ لەو شاعیرانە ئەگەر هەڵە نەبم لە ساڵی 1955 یەکەم کەس بووە کە کچی خۆی ناردوو بۆ قوتابخانە ینی تو ئەو ساڵانە وەری لەو ساڵانەدا بۆ خۆ دەزانی ئەو ساڵانەکە بگەڕینەوە بۆ مێژوو دەبینین چوونی کچان بۆ مەکتەب هەر لەوەیە زۆر چۆن دەڵی بەو جۆرە نەبوو بێ بەتاکید ئەمانە ئێمە سەرە قەڵەمن ئەینا ئەگە بەرنامەکە مێژووی بێ بەڵێ کاریگەری زۆر لەسەر پەروەردە هەڵوا لە بواری پەروەردە لەسەر ژینگە ئێمە هەڕێکخراوی ژینگەیمان بەنایەوە کردووە چکە پیاوێک ڕۆڵی گەوری هەبوو لە ژینگایەوە لە ئاشتەواییە لە بابەتی ئەدەبیات و شەعرا ئەوەش سەرگەردانی بەڵێ شتەکانی زۆر جوانە کوردە سەرگەردانە سەر و دەست براوی دەستی خۆی دوژمنی یارانی خۆتی و بۆ نەیارانی دەستەمۆی ئەجوانە ڕاستیت نایەتە ڕێگا تاک و کڕیاری درۆی ڕۆژی هۆشیاریتە کووردە ڕۆژی یەکگرتنتە جوانە ئەمە بە لە بابەتە سیاسیەکانە لە بابەتی کۆمەڵایەتی شارەکانی پێکەڵاون شتی جوانە و شتی باشن بەڕاستی ئەمەشیان هەروە بزانم ئەم پیاوە ڕێزەتا لە سلمانیش پارکی گەورەی بەناوەدرا قوتابخانەی فانی بەناوەی بەڵێ ئەمە ژێکێکی تر لە شعرەکان جوانی زۆر ڕزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزێکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە بەخێری چۆنی چاکی سەلامەتی خۆش بیا خۆ سوپاس دەکەم خوا بەخێری سەر ئەو چاوانم پێم وایە سەرقاڵیەوەی کە نازانم لەوەیە لەوەڕێ زۆر چاکە ئەی دۆشیوتن ناوەستانم دۆشیون ئەی کەی دەیان دۆشی بەخوای پاشی سەعاتش کە دادۆشم یەک سەعاتی ئەی ناکرێ ئێستا بێیان فەرقی هەیە جیاوازی فەرقی هەیە فەرقەکەی چییە بۆ ئێستا ئێستا کشیری کەمت هەیە
دواتر شیری زۆرتر تێدا ئەوە باشە داجیان ئەو ئەرکە هەموو ڕۆژێ وایە هەموو ڕۆژێ بانی و ئێوارانە هەموو ڕۆژێ بانی و ئێواران ئەوە دەوێت خزمەتیان کەم ئەگەر خزمەتیان بکەی خزمەتمان دەکات وایە زۆر باشە ئەوە زیاتر ئەو بەرهەمەی هەیەە هەر بۆ خۆتان یان زیاتر لێشی دەفرۆشن دەیفرۆشم بڵێن معمیلت هەیە هەر لە ناو مەرگیان لە دەرەوەی لە دەرەوەی زۆر چاکە تەبان ستڵی گچکە و گەورە نرخەکەی دەکات چەند نرخەکەی هیچ نییە هیچم بۆ ناکە سەکلەی گچکە 2000 بۆ دەکە تەنها 2000 ئەی گەورە وەڵی گەورەی 4000 ینی ستڵی 2000 فەرقا دەکڕم بە 5 بە 6 بەڵام خۆ ئەوە ڕاستی هەر ماستی خۆماڵی تایبەترە بە سووترە وایە ینی بۆ لایانی تەندروستیش زیاتر زۆر چاکە ئەی باشە پورێ با پرسیارشکە لێ بکەم فەرموو لە کۆندا ئەو خواردانەی کە ئامادەیان کردوونە خواردنە کوردەواریەکان زیاتر ئێوە لە کۆندا ئێوەی کە بەبیری خۆ دێت چتان زیاتر ئامادە دەکرد زیاتر چتان دەخوارد دۆڕۆن بەڵێ دۆڕۆن کەشک آخر دۆڕۆن کەشکە بەڵێ بەخۆم دەما کرد کەشکەکەمان دەکردی ئیشکمان دەکردەوە و زستانانیش دەماسوەوە و بەگەنمی ڕۆنمان بەسەردا دەکرد ئەگەر لێماندا نەبەخەستی ئەوە ڕۆنەکەی لەگەڵدانە بێ ئەو تامینی وابزانین هەیە لەگەڵی ناخوا هەیەش دەیخوا هەیە دەیخوا ئەی مەسلەی گەنم لێکردن و بابەتی بڕوێش و ساوار و ئەوانە هەموو ساڵ ئەو 2 ساڵە لێ ناکەم هەموو ساڵەیە دەتەنەکەم ساوار لێ کردووە دەچنە ڕانیان قەڵاتزێ وەڵا لێرە ئاسمان بۆ دێتە لێرە ئاش دێت ئێرە ئێدۆش ئاسانکاریە عادی لە ڕابردوودا لێرە ئاشی لێ نەبووە لێی بووە ئەرەڵاماڵ ئەو برام هەی بوو ئاشەکە نەماوە ئێستا نەماوە چەند ساڵ دەبێت نەماوە بەخوا لەوانەیە 5-6 ببێ 5 هەرما بوو ئەها زۆر لێرە دواتر لای دکتۆر ئەوەی بووم دکتۆر عمەری بووم ئاباڵە بنکە تەندروستیەکە بەڵێ دکتۆرێکی زۆر ڕێک و پێکە دکتۆرێکی چاکە وە کوڕی خۆمان وایە فەرقی کوڕی خۆمان ئەو دکتۆرەی نییە هەر بە دکتۆریشی ناسانی وەڵایی دکتۆرێکی بەڕێزە دکتۆرێکی باشە دکتۆرێکی خەمخۆرە من ئەگەر چووم هەر بۆ خۆی لەوێ سۆندەی پێبوو ئەوەی پاک دەکردەوە ئێستا ئەمە بە دکتۆری نازانین بە ئەولادی خۆمانی دەزانین جاوە لە چاکی خۆتان و لە چاکی ئەویشە شەوێ بچین بانی بچین لە خەوێ هەستێنین ئەم کوڕە تووڕەبوونی نییە یەک زەرە تووڕەبوونی نییە زۆر زۆر ڕێک و پێکە زۆر چاکە ئەوەش نیعمەتێکی خواکە بۆ ئێوە ئەو دکتۆرە هاتووی مەحەساینەوە ئینشاءڵڵا هەر دەحەسێنەوە ئینشاءڵڵا زۆر باشە بابینەوە سەر مەسەلەی شیر و بەروبوومی ئەو مانگان بەڵێ ئەوە بەس ماستەکەی دەفرۆشنەوە باست کرد وایە ئەی شیریش دەفرۆشتێ بە پەنیریش دەفرۆشم ئەو پەنیرەکە چۆنە نرخی چۆنە نرخی هیچ نیە 5,000 باشە داجان بەڵێ ئەو پەنیرە چۆن ئامادەی دەکەن ئەو پەنیرە دێنم هاوێنی تێدەکەم هاوێنی تێدەکەم و لەگە هاوێن بوو لەسەر ئاگریدا دەنێم لەسەر ئاگریمدا ناوە جوان تێچی وەرم تێچی وەردەدەم هەتا ماوێکی ئەگەوە کوڵی شاد دەیهێنم سەری دادەپۆشم و هەتا سار دەبێتەوە لەگە سەر بەوە لە پەڕۆیکی خاوێنی دەکەم و ئەستەنجی دەنێم ئەو پەنیر و شیرێژ و لۆرکە وابزانام لە کەشکانەوە دەبێت ڕاستە بۆ مانەوەی ها کۆمبوون و ئەوانە وابزانام لۆرکەکە کەمتر دەبێت زووتر بی خۆی وابزانام خۆ ناگرێ ینی مەسلەی خراپبوون و بۆن و ئەرەڵە خۆ ناگرێت بەس پەنیرەکەوانە پەنیر و ماست زیاتر ترش دەبێت ماست ئەرێڵە ئێستا بەڵا ترش نابێ باشە باشتر ئێستا بە جوێری وەرزەکەیە کە ترش نابێت بەخوای ترشیش ئەوە بەدەست خۆتە بەڵێ بەدەست خۆتە ئەگەر ساردەهێنی کەی ترش ناوێ ئێستا قەت ماستم ترش نەبووە من ئەداوە زۆر باشە بەس ماستیش ئەگە بتێوێ ماستێکی چۆن دەڵێ پێیت بێ باش بێ زیاتر کوڵانی دەبێ ئاگری دەبێت هەتا ئێستا ماستم کردو بەس لە ئاگری داران باشترە ئەرێڵە ئێستاوە دەیکەم بەس لە سەداران یعنی ئاگرەکەی لە سەر خۆیە باشتریشە بۆ کوڵانەکەی ئەرێڵە بۆنێکی سوتاوی لێدێ بۆنێکی خۆشی لێدێ بۆن سۆ ئەرێڵە ئێستا معمیلم هەیە گەلێک لێ ڕاستە
ئاخرەوە مادامە تۆ گرنگجی پێ دەدەی و دیارە پاک و خاوێنە ئەوەی بۆیە لێ ڕازیە ڕاستە هەمشتم جیا سەلاجەم جیایە منجەڵم جیایە قورکەم جیایە هەمشتم جیایە زۆر باشە وەڵا گرینگە پاک و خاوێنی گرینگەوە سۆنیەتی ئامادەکردنەکەش هەر گرینگە ڕاستە یاڕەبی خوایە هەر تەمە درێژ بی تەندروست باش بی سەرچاوم بەخێر بن سەر ئەو چاوان زۆر سپاس مادوومان کردی سەرچاوم سەر هەردووک چاو زۆر سپاس بەڕێزی داجیان بەدڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروە بینەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی گوندەکەم تا گوندێکی تر سەبچێ گوڵ و سەبچێ نێرگز مەرگتان نەبینم هەرگیزا وەرگیز لەگەڵ ڕێزی پێشکەشکار عوسمان ئەحمەد و کامیڕەمان بەختیار بێناسی